سەوتێکە بەیانەی زاخۆ و دواتر لێرە ژەمێک بێ بەرامبەر لێرە نانەخوا واتە بێت دەنگەکە بدا کارتێکمان دروست کردووە لای جەماعەتە دانەکەی خۆیات و کارتەکە وەرێرە تەسلیمی ئێمەیەکە باش خواردنەکان واتە بەس دەریایی نین بتەن هەموو شتێکمانەیە هەموو خواردنێکمانێ لە ماسی برژاو لە کفتە جۆرە خواردن وەڵڵای ئەمە کفتە بووە من دوو مەنجەڵ بۆ مەنجەڵەکەی ترە لە ژێرەوە ئای ماشەڵڵا ئەوەندە خەڵک وەڵا نزیکەی ئەمە سەد کفتەیتیا بوو بەس سەڵاوەکەی ماوە بۆ کفتە خۆشە ئاروەڵا جەوی سلێمانی بەم سەد جەوەکەی زۆر خۆش بوو جەوەکەی بارانایی بوو جەوی کفتە بوو ئەمەش مریشکەکەیە ئەو چاوەڕێەکەین ئەو برنجە حازر بێ و برنج و مریشک و فاسۆلیا و قەیسی و هەموویمان هەیە ئەوانی کە دێنێ ئێرە بە ئارەزی خۆیانە کام خواردن هەڵە بەدڵی خۆیانە بەدڵی خۆیانە هەروەڵا بەدڵی خۆیانە حەزیان لە چی بێ ئەویان بوو ئەلمویم دانەکەی خۆی بە ئەی خواردنە دەریایەکان تۆ بە خواردن دەریایی ناسراویت خواردنانە چین کە لێرە ئایاندنێ خواردنی دەریایی بەس ئەوەی کە دەریایی بێ ماسیە لە ڕێستۆرانت لای خۆمان هەموو خواردنێکی دەریاییمانەیە ڕۆبیان و قرژاڵ و ئەختەبوت بەڵام بەڕاستی بۆ ئێرە ناگونجێت یعنی ئێرە هی ئەوە نییە زەختێکی زۆرمان لەسەرە بەڕاستی برنجش لەگە سەرێترەوە لەوێ جەماعەت خۆمان لە مەطعەم لێنێن و ئێمە لێرە لەسەرم ئاگرەدامانەوە بە گەرمی پێشکەشی خۆشەویستانیەکەین.